جەمی قۆناغی دۆمی خولی بژاردە عراق بۆ تۆپی بالا. هەولێر لە نێو هۆڵی فرانسۆ هەرری تایبەت بەخۆی میوانداری یانەی کوفەی کرد. سەرەتا یاریزان یانی کوفە باشتر دەرکەوتن و زۆرترین خاڵیان چنیە و 25-21 خاڵتایم یەکەمیان بردەوە، بەڵام کوڕانی هەولێر باشتر گەڕانەوە سێ گێمی یەکەم بە دوای یەک سەرکەوتنیان تۆمار کرد بە 25-19، 25-22، 25-7. یارەکەیان بە ئەنجامی سێ گێم بەرامبەر بە گێمێک بردەوە و سێ خاڵی یارەکەیان دەستەبەر کرد. هەولێر 13 خاڵی کۆ کردێتەوە لە پلەی پێنجەمە بۆ سەرکەوتن بۆ قۆناغی کۆتاییش پێویستی بە برنەوەی سەرجەم یارەکانی داهاتوویەتی و چاوەڕوانی شکستی ڕکابەرەکانی شێتی.